شتێکی زۆر تایبەتە و زۆریش حەز ئەکەم هەموو کەسێ ئەو چێژە ببینێت چێژێکی ڕۆحیە. کچەزا و لێرەیە کوڕەزا کچەزام لێرەیە. کچەکە و یەک کچەزاکە و خۆشەویسترێت لە لای تۆ ڕاستی کچەزاکەم بۆ نازانم شتێکی زۆر تایبەتە و زۆریش حەز ئەکەم هەموو کەسێ ئەو چێژە ببینێت چێژێکی ڕۆحیە، یعنی شتێک نییە بتوانیت بە پارە بیکڕیت ئەو شتە، بەس چێژێکە ئیتر هەموو خۆشیەکانت تەواو ئەکات. ئەوە تایبەتە زۆر تایبەتە کاکە نالیکیان. خوا لێو نەسەنێ چەند نەوە هەیە؟ یەک دانێ. بەڵێ. یعنی ئەوە چەند ساڵێکی کەمە بووی بە نانت؟ مانگی یەکە بێ بە 2 ساڵ. ئیتەمەند درێژ سەلامەت بێ سپاس دەکەم. ئەمڕۆ خۆشی کەی بینی بلێرە و بەو شێوازە؟ ئەمڕۆ هەر زۆر تایبەتە کە کارتی بانگێژنامەکەی بۆ ناردم باوەڕم پێ بکە گریام زۆر وشەی بە قووەتیان نووسی بوو. وشەکانەوە نە بەهێز بوو نازام یەک سەرگەشت بە دڵم زۆر تایبەت بوو زۆر سپاسیانەکەم. یعنی پێم خۆشەوە شەرەفەم پێبەخشرا کە بتوانم بەشداری ئەم چالاکیە بکەم. خوا لێو نەسەنێ وەرتەمەند درێژ بن. زۆر سپاس بۆ بەڕێز